پاشمانەوەی نزیکەی 10 ڕۆژ لە نەخۆشخانە سەرنجام چیا ناسر ئەو ئافرەتەی کە لەگەڵ هاوسەر و دایکیدا لە ئێران دەرمان خوارد کران و سووتێنران گیانی لەدەستدا. درنگانێکی شەوی 12 مانگەشت تەرمەکەی لە ئێرانەوە گەشتەوە هەرێمی کوردستان و لە گۆڕستانێکی سلێمانی بە خاک سپێردراو بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان و کەسوکارەکەی یەکەم ڕۆژی پرسەکەی بەڕێوەچوو. بنەماڵەی چیا ناسر ژەخل لەوە دەکەنەوە کە لە خوێنی خوشکەکەیان خۆش نابن و هەموو ڕێگایەک بۆ بە سزاگەیاندنی ئەو مافیا و تاوانبارانە دەگرنە بەر. بەدڵنیاییەوە ئێمە هەر لەگەڵ با بڵێن دەرکەوتنی کارەساتەکە و زانیمان یەکسەر علاقاتی ئێرەمان ئاگادار کردوتەوە لێرەوە و علاقاتی ئێرەش با بڵێن ئێرانی ئاگادار کردوتەوە لە کارەساتەکە و دڵنیا بە دوواداچوونەکەین و یعنی ئەگەر پێویستکە من ئەتوانین بڵێن داوا لە UN و نەتەوەی گرتوەکانیش هینەکەین لەسەر لە مافی مرۆڤ لە هەر شوێنێ پێویستکە ئێمە یعنی بەدوای ئەو قەزەیە چین چونکە ئەم قەزەیە هەر ئەم قەزەیە نییە ئەمە شەبەکەیەکن گیراون چەندەها تاوانی قێزەونی ئاوایان کردەوە بێت چەندەها تاوانی کیان کردوێ کە شاراوە بۆ ئێستا لە ڕێمانەوە کەشف بووە دڵنیاتەکەین کە ئێمە بەدواداچوونی تەواوەتی ئەەکەین بۆ ئەو قەزەیە و وازیش ناین هەتاکو بە سزای خۆیان نەگرن و ئیعدام نەکرێن. سوپاسی نوێنەری کۆمەڵی ئیسلامیەکەم کە لێو چۆ بەدەم ئەم خزمانەی منەوە و ئامادەی خۆی دەربڕێەوە بۆ هەموو هاوکاریەکیان. سوپاسی هەر کەسێکەکەم لە کۆماری ئیسلامی ئێران و لە لێرەش کە هاوکاری ئەم کەسوکاری منی کردو بۆ هێنانەوەی ئەم تەرمە و لە ئێستادا باری تەندروستی هێمنی هاوسەری چیا و دایکی چیا جێگیرە بەڵام باری دەرونی هەردووکیان تەواو تێکچووە و قێزەونی ڕووداوەکە کاریگەریەکی زۆری لەسەر جێهێشتون. کاگێمن ئێستا سەرەتا با بڵێن باری تەندروستی بەرەو باشی ئەڕوا بەڵام لە ڕووی دەرونیەوە کاگێمن با بڵێن لەگەڵ هاوسەرەکەی خۆشەویستێکی یعنی توانم بڵێم جیاوازیان بۆ لە خەڵکیکە هەموو هەڵب خەڵکی هەڵبجە و ئێمە ژۆک و کەسوکاری خۆمانکەی کچەکەین شایەتی ئەوەیە کە ئەم ژن و مێردە دوو هاوسەر و ژنمێردی ئەوە یعنی ئینسیجام و خۆشەویستیان هەبوو لە بینە جیاواز بۆ لە هەموو کەسێک یعنی سەرەتای بە هۆشبوونەوەی هێمن هاواری کردوتی بمبەن بۆ لای چیان بۆ بانکەن یعنی لە حەمدی خوا بەزیابی ئەو تەندروستیەش بەرەو باشی ئەڕوا بەڵام عەزیمەخان کە دایکی چیاکە و چیای ئامۆزام باری دەرونی لە ڕووی نەفسیەوە تێک چووە تێگەی شەوانە با بڵێن ئەڵە بەدەم خەوە ڕاچڵەکێت هاوارەکات ئەلەم شەوانەیە با بڵێن لە ماڵێک لە ئێران با بڵێن لێ بکەماونەتەوە با بڵێن شەوت بەدەم خەوە ڕای کرۆتە دەرەوە گرتویان. بەپێی زانیاریەکانی پێیام ئەو مافیایانەی کە دەستگیر کراون لە سەرەتادا 3 کەس بوون بەڵام دواتر لە ئەنجامی لێکۆڵینەوەکان دەرکەوتووە کە ئەمانە باندێکی مافیایی گەورن کە ژمارەیان لە 14 کەس نزیک دەبێتەوە و چەندین تاوانی قێزەونی کوشتن و بڕین و دزی جۆرە و جۆرەن ئەنجام داوە و لە ئێستادا زۆرین ئەندامانی ئەو باندە مافیاییە دەستگیر کراون. لە سەرەتای مانگەدا هێمن باقی لەگەڵ هاوسەری و خەسووی بامەبەستی چارسەری پزیشکی ڕوویان لە وڵاتی ئێران کرد بەڵام دواتر بامەبەستی بردننی و پاری کە پێیان بوو دەرمان خوارد کران و دواتریش ئاگر لە جەستەی هێمن و خێزانەکەی بەردەدەن و خەسووشی چەند چەقۆیەکی لێدەدەن. ڕووداوەکە کاردانەوەی بەرفراوانی بەدوای خۆی داهێنا و بەرپرسانی باڵای هەرێم نیگەرانی خۆیان با کۆماری ئیسلامی ئێران گەیاند ئەوانیش بەڵێنیاندا کە لێکۆڵینەوەی تەواو لا ڕووداوەکە بکەن و ئەنجامدەرانی بە سزای شایستە بگەێنن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.